هەر کاتێک تاکەکان گۆشکران بە پەروەردەیەکی دروست و جوان ئەوە کۆمەڵگەیەکی جوان و باش بنیاد دەنرێت کە بەرەو پێشکەوتن بەرەو گەشەکردن دەچێت و زۆرێک لە کۆمەلگایانی کە لە ئێستادا لە جیهاندا گرنگی بەلایانی پەروەردە دەدەن بوونەتە نمونەیەکی باڵا لە زۆر لەلایەنەکانەوە. ئێمە لە کوردستان مانەوێ نەمانەوێ لە زۆر بواری پەروەردە گرفتمان هەیە بە تایبەتیش ئێمە ئەمڕۆ لەم تەورە جەخت دەکەینەوە سەر پەروەردەی تاک ئایا تا چەندێک گرنگە ئێمە گرنگی بە پەروەردەی تاکەکانمان بدەین لە خێزاندا لە کای پەروەردەکاندا لە ناوەندەکانی خوێندندا بەگشتی لە هەموو ئەو شوێنانەی کە پێویستە تاکێک پێیدا تێپەڕ بێ و بە پەروەردەیەکی دروستدا تەنانەت مزگەوتەکان مامۆستایانی ئاینی کە ئەوانیش ڕۆڵێکیان هەیە لە بەخشینەوەی پەروەردە و بەهای جوان بە ڕەفتار و کردداری تاکانی کۆمەڵگە. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت. لەنیاخان هیچ لێ لەسەری خۆی پەروەردەکردن هەموو سێکتەرەکان ئەگرێتەوە چ لە خێزانەوە دەست پێ بکەیت هەتاوەکو وەزارەتی پەروەردە و فێرکردن کە بەڕاستی لە ئێستادا ئەم وەزارەتە هەر لە دەستپێکردنی خوێندنەوە کێشەی بۆ دروست ئەبێت کامەش تاواکارێکی پەروەردەی کۆمەلگایە بەڵام ئەوە تا کێشەی چەند ساڵێکی زۆر کە کێشەمان هەیە و کاریگەری لەسەر پەروەردەی تاکیش دروست کردووە کە پرسیاریش لەسەر ئەو بابەتە دەکەیت لە میوانەکەمان کە دواتر پێکە و گفتوگوی زیاتر دەکەن. بەڵێ دەچینە لای میوانەکەمان مامۆستا سەباح قارەمانی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی کە لەم تەوەرە بە خۆشحاڵی و لەگەڵمانە. مامۆستا سەباح بەخێر بێیت. باسێک لە گرنگی پەروەردە بکەین لە ئێستای هەرێمی کوردستاندا لە ڕۆژگاری ئەمڕۆدا تا چەندێک پێویستمان بە پەروەردەکردنەوەی تاکەکانە. بەنای خی گەورە و میهرەبان سڵاو لە جەنابتان و سڵاو لە بینەری بەڕێز. بە تاکید ئێمە بۆی کە کۆمەڵگایەکی تەندروستمان دەست بکەوێ پێویستمان بەوە هەیە کە تاکێکی تەندروستمان هەبێت تاکێکی پەروەردەکراومان هەبێت چکە لە پەروەردەکردنی تاکێکی پەروەردەکراوە بە پەروەردەیەکی دروست و ڕەسەن خێزانێکی پەروەردەکرا و تەندروستمان دەسەکەوێت دوجار کۆمەڵگەیەکی ڕەسەنمان بۆ پێکەێنێ. ئەمە حقیقەتێکانی بەڕاستی بۆیە لە تەواوی دنیادا لە تاوی وڵاتانی پێشکەوتوودا زۆر گرنگی دەدەن بەوەی کە تاک پەروەردە بێت چکە دوجار تەواوی ئەو کۆمەلگایە بریتە لە تاکەکان تەواوی ئەو ئومەتە بریتە لە تاکەکان بۆیە ئەگەر تاکەکان تاکی پەروەردەکراو بوون ئەو کاتە یعنی بە هەموویەوە پێکەوە هەست بە پرسیارەتێکن لە بەرامبەر کۆمەلگادا بۆیە گرنگە ئێمە لە خەمی پەروەردەی تاکابین. ئەو گرفتانەی ئێستا لە کوردستانە هەیە ئەگەر لەسەری ڕاوەستین هەمووی هەستەکەی ئەوەیە کە ئێمە پەروەردەیەکی دروستمان بۆ تاکەکانمان نییە. یعنی کاتێک کە قەیرانێک دروست دەبێ قەیرانەکان لە دەرەنجامی کردار و لە دەرەنجامی هەڵسوکەوت و ڕەوشتی تاکەکانەوە مرۆڤەکانەوە دروست بووە. کاتێک کە ئەم مرۆڤە پەروەردە کرا و لە پەروەردەکردنەکەیە هەستی بە پرسیارەتی کرد هەستی کردبەوەی کە ئەم دەبێ دڵسۆزی وڵات بێ دەبێت دەستپاک بێ دەبێت ڕازگۆ بێ دەبێت لە خەمی خەڵکا بێ دەبێت هەستی کرد کە خزمەتی خەڵک بەشێکە لە خواپەرستی و لە ئەرکی سەرشانی ئەم خزمەتی خەڵک با بڵێن ئەرکێکە مەسئولێتێکە ئەگەر ئەم کەمتەرخەمی تیابکە لێپرسینەوەی لەسەر دەکرێت هەم لە دنیا بەرپرسیارەتی هەم لە قیامەتە بەرپرسیارەتی و کاتە تاکێکت بۆ پەروەردە ئەبێ ئەم تاکە ئەتوانم بڵێم وەک مۆم خۆی دەسووتێ ئەس بۆ ئەوەی کۆمەلگا ڕووناکاتەوە. خۆی لەوانەیە زۆر جار ئەگەر بڵێم لە حەقی خۆشی دەبا بۆ ئەوەی کە حەق بە خەڵکی با نەکەوەی ئێستا ئێمە گیرمان خواردووە بۆچی لە کۆمەلگای کوردیدا بەداخەوە ئێمە هەرچی گۆڕانکاری دەکەن لە بەرپرسیارەتیەکانە لە خەڵکەکانە دوای ئەوەی کەسێک دەڕاو کەسێک دە ئێمە دەڵێن ڕەحمەت لە کفندزی پێشوو زان بۆ چونکە گۆڕانکاری بە گۆڕینی دەموچاوەکان بە ناوەکان دروست نابێ بە گۆڕانکاری ناغ جەوهەر دروست دەبێ ئێمە لە پەروەردەی تاکا خۆی بینێتەوە. بۆیە بەڕاستی من پێم وایە هەم هەر کۆمەلگایەک بێوە پێشکەوێ بۆی هەم ئیرادەیەکی بەهێزی هەبێ دڵسۆزی هەبێ ئەمینی و دەستپاکی هەبێ هەتا داهێنان و جوهدی زیادە هەبێ ئەبێت تاکەکان پەروەردەکەی. ئەگەر تاکەکان پەروەردە نەبێ بە دڵنیاوە تەنها ڕۆژگارەکان بەڕێ ئەەکەین دەموچاوەکان ئەگۆڕین بەڵام قەیرانەکان بە دوایەکە ئەگەر بنبر نەبێ بەعکسەوە قەیران دەدرێتە دەست قەیران و زیاتریش دەبێت. زۆر باش مامۆستا پەروەردەکردن لە چ قۆناغێکدا کاریگەری لەسەر کەسایەتی کەسەکەدا ئەنێت و کەسایەتێکی باشی بۆ بنیاد ئەنێت. باوەڕتە بێ پەروەردەکردن ئەگەر بڵێم لە چەند ساڵی منداڵەوە لە سەرەتای منداڵیەوە دەست پێ ئەکا
هەرێکێک بە قۆناغی خۆی یعنی ئەم منداڵە ئەوەندەی کە تەرکیزی بۆ دروست دەبێ ئیتر سەیری کردەوەکانی چواردەوری ئەکا دایە و بابە ئەکا هەر لە ئەمەوە وردە منداڵ ئەبێ هەز بە بەرپرسیارەتی بکات تێدانی وەکو بڵێ جۆرێک لەوەی کە تێبگا ئەمە بێت چۆن مامە بڵەکە هەتا ئەگاتەوەی دەبێتە مێر منداڵێک ئەمە لێرە مەسئولێتێکی تایبەتی هەیە ئەبێت تێگەێنی چۆن مامەڵە ئەکا لەگەڵ خۆی لەگەڵ ژینگە لەگەڵ دەوروبەر لەگەڵ کۆمەلگا اینجا کە گەورەتر بوو تەبعاً اینجا ئەو کاتە هەستەکە ئەرکەوتۆتە سرشانی چۆن مامەڵە لەگەڵم ئەرکا بکە چۆن بیپارێزێ چۆن حەقی خەڵک بدا چۆن مافی تاکەکان پارێزراوە بێ تا ئەگاتە ئاستی ئەو کەسێک کە سەرۆکی وڵاتەکەیە هەرێکی بە جۆرێک لە جۆرەکان لە قۆناغێکە پێویستی بە پەروەردەیەکی تایبەت هەیە بەڵام دوجار هەمووشیان پەروەردەیەکن لەسەر منهەجێکی دیاریکراو کە تۆ وەکوتم تاکێکی ڕازگۆ تاکێکی بەڕەوشت تاکێکی ئەمین و دەستپاک تاکێکی خەمخۆر تاکێکی دڵسۆز بە گەل و نیشتمان دروستەکەی هەمووی سیلسیلەیەکە بە یەکەوە ئەو جارە دوای ئەبینی کە تۆ تاکێکە دەی بە کۆمەڵگا ینی ئەم تاکە گۆڕانکاری وشەی دروستەکە عومەری کوڕی عەبدولعەزیز خەلیفەیەک دێ حتا لە دوای هەندێک خلافەت دێ کە خلافەتەکان کەم و کوردیشان تێدایە لە زەمەنی ئەمەوە عومەر پەروەردە بووە پەروەردە هەر لە مناڵ هاتووە پەروەردە بووە ئەم عومەرە لە ماوەی 2 ساڵ و 6 مانگە 2 ساڵ و 6 مانگ دادگەریەک لەو کۆمەلگایە دروستەکە فەریقێک فەقیرێک نییە ببڕ هەژارێک نییە بێت زەکات وەرگری گەنجێک نییە پێویستی بە خێزان بێ ینی بۆ 2 ساڵ و 6 مانگ ئەگەر هۆکاری پەروەردەیەکی دروست و منهەجێکی دروست نەبێ یعنی کەسێک دەتوانێت لە ماوەی 2 ساڵ و 6 مانگە نمونەیەک بدا بە دوای 1000 ساڵ خەڵک بە نمونەی سەرکەوتو بێنێتەوە بۆیە من پێم وایە وەکوتم لە هەر لە منداڵیەوە دەست پێ ئەکا هەتا ئەو کاتێک کە تەمەن ئەگاتە ئاسی بەرپرسیارەتی و هەست بە مەسئولیەتکردن مامۆستا سەباح با دەست بخەینە سەر برینەکان هۆکار چێک ئێمە پەروەردەمان وەکو پێویست نییە پەروەردە لە ئەساسدا ئەرکی حکوومەتە ئەرکی حکوومەتە بەرنمەیەکی تۆکمە و تێر و تەواو و دروستی هەبێ بەداخەوە زۆردار هەندێک جار هەوڵ دەرێت تاک پەروەردەکرێ بەس پەروەردەیەکی نادروست پەروەردەیەک دوایی زیانی بۆ کۆمەلگا هەیە و دەبینین ینی ئەرکی حکوومەتە پەروەردە بکات لە هەموو دنیادا وایە بەڵام بەداخەوە لای ئێمە بەڕاستی سیلکی پەروەردە شکستی خواردووە یعنی ئەگەر سێرەکەی هەموو ڕەکیزەکانی پەروەردە ئەو بنەمایانەی پەروەردەی با بڵێن پرۆسەی پەروەردەکردنی لەسەر دروستە بێ شکستی خواردووە من بە نمونی ئەگەر ینی بە سەریعی سێرچێ بکەین ڕەکیزەکانی پەروەردەکردن چیە لە وەزارەتی پەروەردە با بڵێن مەبەستم لە ناوەندەکانی خوێندن کە ناوەندی ئەکادیمین بۆ پەروەردەکردن خوێندکار قوتابی مامۆستا ژینگەی خوێندنگە و قوتابخانە منهەجی پەروەردە بوون منهەجی خوێندنەکە ئێمە سێری ئەمانە بکەین ئێمە خوێندکارمان ئێستا خوێندکارێکی ڕووخاو بێئومێد بێمتمانە قەناعەتی وایە کە دەخوێنێ کات سەرفەکە نەتیجە ئەنجامی نییە خوێندنەکە خزمەت بە ژیانی ناکا بەڵکو خوێندن کاتی لێ ئەگرێ دوای ئەخا لە بنەمایەکی ئابووری و دروستکردنی بنامایەکی ئابووری بۆیە بە دەروونێکی ڕووخاوی بێزاری بێتاقەتەوە چێتە ناوەندی خوێندن ئێمە چۆن پەروەردە بکرین مامۆستا دەچێتە ناوەندی خوێندن ئەبێ بچووکترین گرفتی نەبێ لە وڵاتانی دنیادا لە وڵاتانی پێشکەوتووە مامۆستا پلە و مەقام و حتا هەیبەتی ڕۆحی و معنەوی لەگەڵ موچەی مادیە لە زۆر پلە باڵاکان گەورەتر لە پێشترە بۆ چونکە ئەڵێن ئەم مامۆستایە بەردی بناغی کۆمەڵگە دروست دەکات کە پەروەردەکردنی مناڵەکانمانە ئێمە مامۆستای ئێمە ڕاتە ناوەندەکانی خوێندن گرفتی بێموچەی دوومان موچەی وەرنەگرتووە کرێخانوی بۆ نەدراوە دایان نەخۆشی هەیە قەرزارە منداڵەکانی بە پێی پێویست بۆ بەخێو نەکراوە هەستەکە زوڵمیان لێ ئەکا باوکێکی کۆی ئەمانە ئەم مامۆستایە کە کوڕی ئەم ژینگەیە چی بکەیانی خۆ مامۆستا بۆ معلوماتان ینی مەزڵومترین توێژە ئەرچێکی زۆر قورسی لەسەر کە پەروەردەکردنی تاکەکانی کۆمەلگایە نیو ئەوەنە چارەک ئەوەنەی ئەرکەکەی خزمەتی ناکرێ و حەقی پێ نادرێ ئەم مامۆستای دەڕاتە ناوەندی خوێندن پەروەردەی چۆن بکە چۆن بتوانێت تاکێکی تەندروست پەروەردەکە ژینگەی قوتابخانەمان قوتابخانەیەکی وێران قوتابخانەیەکی تاریک و بێکارەبا لە هاوینا گەرم لە زستانە سارد ئیدارەیەکی بەداخەوە سەقەتی کات تۆز دەبینی نیو سەعاتی داناوە بۆ محازەرێک 40 دقیقە بۆ محازەرێک پۆلێک 40 کەسی تێدایە ێ با موسای فەقیر هەر بڵێ بە قوتابەکان بەڕێز ناوت چییە 40 دقیقەکەی دەڕوە اینجا منهەجێک ئەم منهەجە بەداخەوە
بەشی پەروەردەی تێدا نیە هیچ وانەیەکی ئاینی هەبوو خستوانەتە وانەی شەشەم و ناخوێنرێ و هەفتەی وانەیەک و هەندێشتی لاوەکی وها بەڕاستی هیچ ئومێدێکی نەک ینی تمۆحێکی پەروەردەبوونیتیانێ ویستێکی پەروەردەبوونی تێدانە لەگەڵەوە هەتا منهەج عیلمیەکەشی بەداخەوە کە ئیشی ئەمڕۆمان نییە دەبینی ئەو ژەر سەقەتانی خەڵک دەبینی دەرچوی زمانی ئینگلیزیە فەقیرە مەگەر خۆی جۆدێکی زۆری سەرفکردێنە دوو ڕستەی مفید لەوانەیە ئینگلیزی بنەتوانێت ئەمانە کۆی پرۆسە ئەبینی بۆیە ئێمە لەم سیلکەدا پەروەردەمان پەروەردەیەکی سەقەتە هەتا بمبورە من پێشنیا وڵی وەزارەتی پەروەردە و فێرکردن حەقە پەروەردەکەی لابێ یعنی لەکوێی پەروەردە هەیە کوێت خستووەتە ناو سیستەمی وەزارەتی فێرکردنەوە و فێرکردنەکە بە فێرکردنێکی تۆزێک نەک تۆزێ زۆر کەم و کورتی ژانی ئەگەنا پەروەردە لە وەزارەتی پەروەردە نییە بۆیە ئەمە وای کردووە بەڕاستی دەرەنجامەکەیشی دیارە و کوتمان 30 ساڵە ئێمە خەڵک دەخەینە بەرپرسیارەتیوە پۆست دەدرێ بە خەڵک دەبینین بەداخەوە کوتمان زۆربەی زۆری لەوانێ نخبەیەکی کەمێکی ژەوێ زۆربەی زۆری دەڵێن ڕەحمەت لەوەی پێشوو بۆ چونکە ئەمە لە ناوەندی خوێندنە کە ئەرچی حکومەتە پەروەردەی نەکردووە و نەیتوانیوە تاکێکی سودبەخشی هەز بە پرپرسیارەتی پاک دەرچێت باشە پێت وانێ بەشێکیشی ئەکەوێتە سەر خێزان ڕاستە هەموو ئەو شتانی کە باست کرد زۆر زۆر واقعیە و ئێستا هەمومان ئەبینین بە چای خۆمان بەڵام بەشێکیش لە خێزانەکان ئەرکێکی باشی پەروەردەیان ئەکەوێتە ئەستۆ جارێ پێش کاتێ ئەو ئەرکەکەیسە زیاتر بووە لەبەرەوەی لە سیلکی پەروەردە و ئەرکەکەی حکومەتە ئێمە شکستمان خواردۆ بەداخەوە ئێستا ئەرچی خێزان ڕنگدانە هەبوو لە خێزان مامۆستایانی ئەوگومانی تێدانێت خۆ ئەگەر ئەگەدا ینی ئەبێ لە سلکی پەروەردە کۆنتاکێکی بەهێز پەیوەندێکی بەهێز بەریەکەوتنێکی بەهێز لە نێوان خێزان و ناوەندەکانی خوێندن هەبێت لە ئەوروپا وایە بەردەوام کۆنتاکی ئەم منداڵە یەک هەڵەی بچووک لە ناوەندەکانی خوێندن کە خێزانەکەی بانگەکەن بۆ وایە سەبەبەکە چییە؟ چۆن چارەسەری کەین؟ ئەوە حقیقەتە لای ئەمە شتانە نییە کۆنتە حکومت نەک ئەوەی هەر لە خێزان ناپرسێتەوە کوتمان لە ئەرکی خۆی شکستی خواردەوە بۆیە ئێستا بەرپرسیارەتێکی گەورە کەوتووەتە سەر مامۆستایانی ئاینی بانخوازان خەمخۆرانی ئەم وڵاتە بەڕاستی لایەنە ئیسلامیەکان ڕێکخراوە ئیسلامی پەروەردەیەکان ئەو سنتەر و ڕێکخراوانەی کە ئەرکی پەروەردەیان گرتووەتە ئەستەوە ئەمانە ئەرکێکی قورستیلیان لەسرە بۆ چونکە بارەکە با بڵێن دووقات بۆتەوە حکومت ئەرکەکەی جێهێشتووە ئەرکەکە کەوتوتە سەر ئەمان بەداخەوە حکومت وەک خۆی ئەرکەکە جێبەجێ ناکە ئامادەیش نییە هاوکاری ئەم سنتەرانی تر بکە ئەم بەشەی تر بکە کە هیچ نەبێت تۆزێ بۆشایەکەی و پڕکەنەوە ئەگەر ببورە ئەگەر بڵێم ڕێگریش دەبێت ینی بڕۆ سێرەکە ڕێکخراوێکی کە دروست دەبێت ئەم ڕێکخراوە ئەوێ ئەم تاکانە بە ئاراستەیەکی خراپدا ببە لە کولتوری ڕەسەنی کورداواری لایەندا ڕەوشت و ئاکاریان تێک بشکێنێ شیرازەی خێزان تێک بشکێنێ ئەم حکومەتە دەعمێکی باشی مادیەکە یا بەلای کەمەوە زمینەی بۆ خۆشەکە بەڵام ئەو ڕێکخراوانەی کە ڕێکخراوێکن لەسەر شانی خۆیان بە جوهدی خۆیان بە ماندووری بوونی خۆیان ئەرکی پەروەردەیی دەگرن ئەستۆ زۆرجار بربەستیان بۆ دروستە بێ بەداخەوە مۆڵەتیان بە ناڕەحەتر پێدەدرێ و حکومت هیچ هاوکارێکی مادیان ناکە هیچ هاوکارێکی مەسەرەن ئیداریان زۆر بە پێویست ناکە لە کاتێکاوە کوتم ئەمە حەقە حکومت مەمچکە ئەرکی حکومەتە جێبەجێ دەکەن بەڵام دوجارە کوتم هەمومان ئەم بەرپرسیارەتیش لە نای ئەمانە تەنها هۆکارێکە خۆیان هەست بە بەرپرسیارەتی دەکەن بەرامبەر بەخوای پەروەردگار بەرامبەر بە کۆمەڵگەکان بە نەتەوەکان خۆیان کەمتەر خەم دەبینن ئەگە ساردی بکەن ئەگەر نا بەڕاستی وەکوتم بەرپرسیارەتیە خێزان دەبێ لە خەمیا بێ تاک وەک تاک لە خەمی بین خێزان لە خەمی بێ و دوجار کۆمەڵگاش پێکەوە ئەگەر نا مەسیری کۆمەڵگاکەمان خراپ زۆر باش مامۆستا ئەوەی کە تاک لەناو خێزانێکدا گەورە بێت و خێزانەکە وتێت ئەرکیان زیاتر بۆ لە ئێستا بۆ ئەوی پەروەردەی تاکەکان بکەن ئایا ئەو دۆخە سیاسی و ئابووری کە لە ئێستادا هەیە کاریگەری لەسەر خێزان نەکرێت دووبارە بۆ ئەوەی کە پەروەردەیەکی باشی تاکان نەکات بە تاکید هەرچەنۆ کوتم سپاس بەخوا ئێمە لەبەر وەک میلەتی کورد میلەتێکە هەر بە مێژوو ئاوێتە بووە تێکەڵ بە وڵی ئیسلامی لە ئاوێز گرتووە کاریگەرێکی باشی جێهێشتووە یعنی ئەو شتە جوانانەی لە کۆمەڵگای ئێمە ئەیبینی ئەوە ئەو کاریگەریەیە کە ئیسلام
لە ناخی تاکەکانی ئێمە لە بیرروباوەڕی تاکەکانی ئێمە لە ڕۆشت و ئاکاری تاکەکانی ئێمە جێهێشتووە. ینی کورد ئێستش بەو هەموو قەیرانانەوە بەو هەموو کێشانەوە خاوەنی زۆر کورتولی جوانە، بەس وەکوتم ئەو کولتورە لە ئیسلام وەریگرتووە. بەڵام دوجار هەموو مرۆڤێک وەکو بڵێ منداڵی یا لە دایکبووی ژینگەکەی خۆیەتی ژینگە کاریگەری دروست دەکات بەباری ئیجابی و سلبی. کاتێک کە تۆ لە ژینگەیەکدای ئەم ژینگەیە بەداخەوە بەدایان قەیرانی مادی کە قەیرانی مادی ئاوا وەرگ لەسەر هەموو شتێک کاریگەری هەیە. باوەڕتانە بێ لەسەر بیرکردنەوەی ئیجابی کاریگەری هەیە، لەسەر هەڵس و کەوت کاریگەری هەیە، لەسەر تەندروستی کاریگەری هەیە. ینی کاریگەری گومانی تێدا نییە. ئەو مۆزوع ئەو گرفتەدارانەی کە هەیە ئەوەندە خێزانەکانی مەشغوڵ کردووە، ئەوەندە سەرقال کردووە، ئەوەندە لە خەمی بژێوی منداڵەکانان لەوانەیە نەتوانن یا دەرونیان ئاسوودە نەبێ. یعنی تۆی سا وەریگرە باوکێک ڕۆژ تا ئێوارە ڕاکە دەکات لە دەرەوە معاناتێکی زۆر کە یەتەوە سەرەکە هێشتا قەرزارە، هێشتا بەشی بژێوی ماڵ و مناڵی دابین نەکردووە، دەرونێکی ئاسوودەی نییە، دڵێکی خۆشی نییە، مەگەر کەسێکی زۆر بەهێز بێ دانیشێ لە نێو منداڵەکانی بڵێ دانیشن بە ئامۆژگاری تام کەم وەنی شتێکی پەروەردەی باسکە چکە ناتوانانی خۆمە ئینسان وەکوتم هەم چۆن جەسەدەلایانی معنەی و ڕۆحیشی هەیە. بۆیە بە تاکید کاریگەری سلبی دروست کردووە ئەو قەیرانانە ئەو اینجا بەداخەوە کاریگەری زۆر سلبی ڕاگەاندن کە هێزێکی بەهێز لە پشتیوەتی کە دامێکی مادی زۆر گەورە ئەکرێ کە بەداخەوە ئەم کۆمەلگەی هەڵوەشێنێ. شیرازەی خێزان هەڵ ئاخر کە شیرازەی خێزان هەڵوەشا وەڵای شیرازەی کۆمەلگا هەمووی تێکەشتێوەڵەوەشێ. ئێستا زۆر کار دەکرێت بۆی کە شیرازەی خێزان هەڵوەشێتەوە و لێک بچڕێ. بۆیە هەتا خێزان دابڕاو بوو تاک پەروەردە نابێ. ئەسڵەن کاریگەری پەروەردەی خێزان نامێنێ. ئێستاەوە تا هەر بە سۆسیال میدیا خێزانی هەڵوەشاندوێتەوە لە نێو ماڵان دانوشن پێش 6 کەس بەیەکەوە ساوە. ئەم 6 کەسە بە جەسەد لا یەکن. بەس باوەڕتان هەبێ بە ڕۆح ئاگان لەوە نیە کە کەسێک لە چواردەوریان هەرێکیان لە دنیایەکی ترە، هەرێکیان لە نێو تۆڕێکی کۆمەڵایەتیە، هەرێکیان کاریگەری شتێکی تری لەسرە تەنها جسمیان لایەک. کاتێ خەڵکەکان بەس بە جسم لای بە لاشە لایەک بوون کاریگەری پەروەردەی دروست نابێت. کاریگەرێکی زۆر سلبی دروست. مامۆستا بە کورتی ئێمە بکەمە کۆتا پرسیار چیمان پێ دەکرێت بۆ ئەوەی کە پەروەردە بەرەو باشتر بنێن و تاکەکان پەروەردەیەکی دروست بکرێن. ئەوەی کە گرنگە جارێ هەر بۆ خۆمان ئێمە ئیرادەمان بەهێز بێ. سپاس بخوا ئەوە لە نێو مسلمانان یعنی ئیرادەیەکە ئێمە ئەڵێن تاکێک دەتوانێت کۆمەلگایە بگۆڕی. ئیبراهیم بۆ خۆی ئومەتێک بوو سەلامی خوای لێبێ ئەوە حەقەتە. ئەمە یەک ئەم ئیرادەیەوەمان لێ بکات دەرەهاویشتەی هەبێ لە نێو کۆمەلگا بتوانین هەوڵ بدەین وەکە ئەرکێکی تری حکومەت بەداخەوە هەست بەو مەسئولیەتە بکە. زیندووکردنەوەی ناوەندە پەروەردەیەکان، دەرفەدان بە مزگەوتەکان. ئەزان تا ئێستا وانەی گشتی وینەکانی لە مزگەوتەکانە قەدەغەیە، بەڵام شەو تا بەیانی دانیشی لە کافتریاکانە قەدەغە نییە. یعنی بە حکومت گوێ لێبێ بە بیانووی زۆر بیانووی زەعیف کەمە بەستی سیاسی لە پشتۆی بە تاکید. بۆیە زیندووکردنەوەی ناوەندەکانی خوێندن دەرفەدان بە مامۆستایانی ئاینی، خزمەتکردنی بانخوازان، زیادکردنی ڕێکخراوە پەروەردەیەکان، دەرفە دروستکردن بۆ گەنجان، کەمکردنەوەی ئەم قەیرانانە بۆی کە گرفتی ناوەندەکانی خێزان نەبێ. و دوجار بەعکسەوە کارکردن لە ڕووی ڕاگەاندن و پەروەردەیی و هەموو نوعێکەوە بۆ بەهێزکردن و پتەوکردنی خێزان ئەمانە وا دەکاو کوتم ئەو کاتێ ئێمە توانین پەروەردەیەکی تەندروست دروستکەین. وەکوت لە سەرەتای ناوەندی خوێندنیشەوە یەک نمونە گەرمە کۆتایی پێدەین. یابان کە لێی درا، یابان دوای ئەو جەنگی جیهانی کە شکستی خوارد و تێکشکا تاوانەوە زان ئەوەی هێرۆشیما و ناکازاکی و ڕوخانی ئیرادەی تاکی یابان و با بڵین ژێرخانی ئابووری هەمووی تێکشکا. یەکێک لەو مشکلە بڕیاریاندا ئەوەی ئێمە ئەبێت تاک پەروەردەکەینەوە. گرنگترین شتی ئەوان ئەوە بوو ناوەندەکانی خوێندنیان بەهێزکەن هەر لە ڕەوزەوە پەروەردەی مناڵ دەست پێ بکەنەوە. ئەبێت تاکێکی بەهێز دروستکەین متمانەی بەخۆی هەبێ ئەم قۆناغی لەبیر بچێ، ئەم قۆناغی تێپەڕێنێ. فعلەن یابان بە ماوەیەک هەڵسایەوە بۆ بە یابانیا کە ئیتر هەمووان دەزانین لە ڕووی اقتصادی و لە ڕووینەوە هەر شتێک زۆرین بێڵن یابانیە. لەبەرەوە پەروەردەی تاک ئەتگەێنێت ئەو لووتکەیە. گرنگە لە ڕەوزەوە دەست بە پەروەردە بکرێ
لە ناوەندەکانی خوێنە گرنگی پێ بدرێ دەرفەت بە مامۆستایان بدرێ ئەمن ئەزان بەش بە حاڵی خۆم وتومە ئامادەم محاضەرەی گشتیم هەبێ کۆڕ و سیمینارم هەبێ بەبێ بەرامبەر لە هەر ناوەندێکی خوێندن و پەروەردەی پێویستێتی بەڵام لە برەوەی کاراسانی بە بکەن ڕێگرە من ئەوە ئومێد دەکەم ئینشاڵا پێداچوونەوە بکرێ ئینشاڵا دەست خۆش بە زۆر سپاس بۆ سەباح قارەمانی ڕاهێنەری گەشەبەتانی مرۆیی کە لەم جارە لەگەڵمانە. دەست سپاس.